أوه ئاسوودە بن جەنابی ئادونیا ئیدی لە مەترسیدا نین ئێرە هێمنە ئەمە هەوڵجار نییە کە جەنابی ماکسیمیلیان من نەجات دەدا ئەو بەر لەمەش لەش و گیانمی پێکەوە ڕزگار کردبوو ئەم قسەیە شیاوی بیستنە چۆن؟ من لە مۆبەلەغێنی مەسیحی بووم و تەسلیسم ڕادەگەیان ڕۆژێکیان سەربازانی ڕۆمی لە کاتی قسەکردندا قۆڵبەستیان کردم بێگومان وەختی مردنم هاتبوو بەڵام جەنابی ماکسیمیلیان بە بیانوویەکەوە منی ڕزگار کرد و هەر ئەم ئاشناییە بووەی هۆی ئەوە کە من ببمە خوداپەرست ماوەیەکی زۆر پێکەوە قسەمان دەکرد و من زۆر شت لە ئەوە فێر بووم گالووس قەدری ئاغت بزانە ئەو پیاوێکی گەورەیە من بە باشی ئەو دەناسم کەوایە تۆ زۆر شتی لێ دەزانی من غوڵامێکی یونانیم 14-15 ساڵانە بووم کە بابی خاوەنشکۆ و ماکسیمیلیان ئەمنیان کری و بردمیانەوە بۆ ماڵەوە ئەو یەکێ لە پایە بەرزەکانی سەنای ڕووم و یەکێ لە نزیکەکانی ئەمپراتور ئادریانوسە من شایەتی گەورەبوونی سات بە ساتی جەنابی ماکسیمیلیان بووم ئەو یەکجار زیرەک بوو و بابی لەو کاتەدا باشترین معلمەکانی بۆ بارهێنانی ئەو دەگرت و ئەوی لە زانستەکان و فەنەکانی فەرهەنگی نەتەوە جۆربەجۆرەکان ئاگادار کرد و هەر ئەم ئاگاداریەی جەنابی ماکسیمیلیان بوو بەهۆی ڕقوقینی ئەو لە خوداکانی ڕووم و دەڕەندەی ئەوان و ملهۆری ڕوومیەکان و بۆ دووری گرتن لە ڕووم دەست بەجێ پاش داخوازی دەقیانوس بۆ هاتن بۆ فیلادلفیا وەڵامی موسبەتی دایەوە بەڵێ ئەو چارەنووسی وا بێتە فیلادلفیا وا دێتە بەرچاو زۆر ماندوو بووی باشترە لە ژێر و سێبەری ئەو دارەدا تاوێ ماندوویمان دەرکەین ئەو هاتە فیلادلفیا کە لە جەنایەتی ڕۆمیەکان دوور کەوێتەوە لە حاڵێکدا کە نەیدەزانی جەنایەتی فیلادلفیا کەمتر لە ڕۆم نییە بۆچی جەنابی ماکسیمیلیان بە دیتنی جەنایەتی دەقیانوس نەگەڕیاوە بۆ ڕۆم دەقیانوس دەست بەجێ کچەکەی لە ماکسیمیلیان مارە کرد تا لە فیلادلفیادا بمێنێتەوە غافڵ لەوە کە خات و هلێن خۆی دەبێتە یەکێک لە خوداپەرستەکان کەوایە جەنابی ماکسیمیلیان بەر لەوە کە بە خودای تاقانە ئیمان بێنێت خودایانی درۆی و بتەکانی وەلا نابوو و ئیمانی پیان نەمابوو ئەوان هیچ کات بە خودایانی ئۆلەمپ ئیمانیان نەبووە و هەموو کات بە دوای ڕاستەقینەدا بوون ئەو خوڵقێنەری خۆی دەناسێ بەڵام بە دوای ڕێنوێنیەک کتێبێک نیشانەیەک لەوانەوە بووە مەگەر تەورات و ئینجیل نەگەشت وە دەستیان بۆچی ئەوانەی خوێند بووە بەڵام ڕاستەقینەی لەوانە نەدەدی ئەو هەموو کات دەچووە ئاوایەکانی دەوروبەری فیلادلفیا و لە پلۆپایەی بەرزی خۆی بە قازانجی چەوساوان و بێبەشان کەڵکی وەردەگرت لە یەکێ لەم سەفەرانەدا خۆی دەڕەندەی مەئمورانی ماڵیاتی بە چاوی خۆی دی مەئمورانی ماڵیاتی دەقیانوس ماڵیات نادەی؟ ماڵیات نادەی ها؟ نایدەم نیمە ماڵیات نادێرێ؟ ئەوانە لەوێ لابن هەموویان بەرنەولەوە ماڵیات نادێرێ؟ هەر دەتکوژم ماڵیات نادێرێ؟ بگرە!
چ باسە؟ ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین. ئەم پیاوە ناوێ ماڵیات بدات. نایەوێ یا نیەتی؟ ئەمە بە ئێمە ڕەبتی نییە. ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین، نا مەئموری یارمەتی بە هەژاران. لێگەڕێن! داس ڕاکرێن. جەنابەت کێ بێت؟ ئەفسەرێکی خوارتر لە سەرۆکی خۆی پەیڕەوی دەکات، نەک پرسیار. لێگەڕێن! من ئەفسەری وەرگرتنی ماڵیاتی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسم. لە تۆش فەرمان نابەم. وا دیارە دەبێ بە زمانێکی دیکە قسەتان لەگەڵ بکەم. نا. وا دیارە کە زۆریش ناسپەروەردەی خاوەنشکۆ. وا نازانم کە ئەو زمانەی دیکە بزانی. بەسەیدی پیاوەکان لێرە کۆکەوە و گۆڕەگوم کە بڕۆ بڕۆزانم! خاوەنشکۆ ڕۆژگارتان ڕەش بوو. ئەو ماکسیمیلیان زاوای دیۆکلێتیانوسە. وەرە دەکەوێت. وەرە. و ئەمە پێشکێک بوو بۆ ئاشنابوونی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پیرە پیاوە خوداپەرست و دڵپاکە.